خی گەورە بە ئەمانەتی داناوە لای پیاو و پێویستە تا ئەو تاسەر ئێسقان ڕێزی بژیرێ چونکە ئەمانەت کاتێک تۆ ئەم ڕێز لە ئەمانەتێک دەگری ئەمانەتێکی ئاسایی بێت و ئەو پەڕی ڕێزی لێگری ئەی ئەگەر ئەمانەتی خوددا بێ و ئەو خودایەکەوە هەموو بوونەوەری دروست کردووە طبعا دەبێت زیاتر لە هەر ئەمانەتێکتە ڕێزی بژیرێت. سەبارەت بە ڕێزگرتن یعنی کە تۆ ڕێز لە هەر کەسێکەگری سەیری ڕەتفیعل و سەیری کاردانەوەی ئەو کەسە ئەەکەی یعنی کە کەسێک کە تۆ ڕێزی تۆ ئەگرێ سەیری ڕەفتارەکەی ئەەکەی ئەگەر کەسێک لەگەڵ تۆیە بەڕێز بوو تۆ مەفروزە یعنی وە بڵێ ئەرکە لەسەرت ڕێزی لێ بگری بەڵام ئەگەر کەسێک یعنی وە بڵێ بێڕێزیکی نوان یعنی تۆ ناتوانێت ڕێزی لێ بگری هاوکاری ئەەکەی دوو قسەی بۆ ئەەکەی و من ئامۆژگاری بۆ ئەو کەسانش کە ئەوەیە کەوا ڕێز لە ئافرەت ناگرن هیوادارم سەیری خۆیان بکەن خەڵک وەتاک چۆن سەیریانەکە یعنی خۆیان چۆن سەیری خۆیانەکەن بە ئەوهاش سەیری بەرامبەرەکانیان بکەن چۆن حەزەکەن خەڵک ڕێزی لێ بگرێت بە هەمانش بە ڕێز لە بەرامبەرەکانیان بکەن. الحمد لله والشكر هسه يعني المرأة يعني متساوية بالحقوق مع الرجل بالوظائف يعني أنا حاليا أستاذة جامعية زوجي مهندس. كما ئافرەت و پیا و دوانەیەکی تەواوکەری یەکترن تەمەنا و هاوکاری ئەوەم هەردوو لایەن هاوکار بن بۆ تەواوکردنی ژیانێکی باش و گونجاو لەبار چونکە ئەم دوانە بەبێ یەکتری ڕستەیەکی ناتەواو و بێمانە. زۆر سپاس.